هۆکاری نەمانی دەرمان لە سلێمانی چیە و ئەو چ شکرتەرێنە خۆشخانەی هیواسیە فەرمو ئێمە ئەمڕۆ ئەمڕۆ لە مەراسیمی ڕادەستکردنی پرۆژەیەکی خزمەتگوزاری بوو کە تایبەتە بە تەندروستی دەرونی و هەروەها لە ڕووی بنەماکانی یاسایی و کۆمەڵایەتی و ئابووری بۆ ئافرەتانی کە توندوتیژیان بەرەمبەردا کراوە. سێ نمونە وەکو دەستپێکێک وەکو ئەزمموی بە پاڵپشتی فەندی ڕێکخراوی کۆرت ئەید و هەروەها ڕێکخراوی یونیسێف و بە فەندی وڵاتی ئەڵمانیا بە حزوری جەنابی قۆنسڵی گشتی ئەڵمانیا کە ئەمڕۆکە ئەم پرۆژەیە پاش ساڵێک کارکردن و دەیان خولی ڕاهێنان بۆ پزیشکان و کارمەندانی تەنسی و وەرگرتنی زیاتر لە 1000 ئافرەتی کە بەرامبەریان توندوتیژی کراوە هەموو جۆرەکانی توندوتیژی ڕەگەزی کۆمەڵایەتی تیرۆریستی و هەموو توندوتیژێکی ناو خێزان بەمەش ئەمڕۆ کە ڕادستی بەڕێوەتی گشتی تەندروستی هەولێر کرا لە مەراسیمێکی واژووکردنی یاداژنامەی لێک تێگەیشتن. من دەمەوێت سوپاس و دەستخۆشی هەموو ئەم سپۆنسەرانە بکەین و دەستخۆشی لە بەڕێوەتی گشتی تەندروستی هەولێر بکەین کە ئەم پرۆژەیەکی گرینگە بۆ چین و توێژێکی گرینگە کە ئافرەتانن و خزمەتە بە تەندروستی ئافرەتان تەندروستی ئافرەتان مسۆگەرکردی تەندروستێکی باشی منداڵە و لە کۆتاییدا تەندروستێکی باشی کۆمەلگایە و ئەمەش هاوکاتە لەگەڵ خزمەتگوزاریەکانی دیکەی تەندروستی هەم لە بواری چاودێری تەندروستی سەرەتایی لە هەموو بکە تەندروستیەکان هەم لە بواری چارەسەری لە نەخۆشخانە پسپۆڕیەکانی ئافرەتان و لەدایکبوون لە ناو سنتەری شارەکان و لە هەموو قەزا و نەحکان کە نەخۆشخانەی تایبەت هەیە و لە ئایندێشدا ئێمە هەموو ڕێکارەکانمان لە ڕووی دابینکردنی پزیشک و کارمەندان و ئیدارە و شوێنی جیاکراوە لە هەموو شارەکان نەخۆشخانەی تایبەت بە ئافرەتانی هەڵگری نەخۆشیەکانی دەرونی درێژخایەن دەکەینەوە کە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. بۆیە من سوپاس و دەستخۆشیان لێ دەکەین و هیوادارین ئەم ئەزممونە فراوانتر بێ زیاتر بێ بۆ هەموو سنتەری شارەکانی دیکە بۆ هەموو قەزا و ناحیەکان. دکتۆر سامان باس پرسیارەکەمەوە پرسیاری بەڕێزت بڵێ ئێمە سەردانی هەموو شوێنەکان دەکەین لە ڕووی مەیدانیەوە هەموو هەرێمی کوردستان لە پارێزگاکان لە ئیدارە سەرۆکەکان لە هەموو قەزا و ناحکان تا دوورترین گوندیش لە هەرێمی کوردستان یەکسانی و هاوسەنجی لە خزمەتگوزاری تەندروستی ئەمە نەک تەنها دروشم و کار و بەرنامەی وەزارەتی تەندروستی و کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵکو لە ڕووی جیهانیەوە لە نێودەوڵەتیەوەش ئەمە مەبدە و ئامانجی ڕێکخراوی تەندروستی جیهانیشە کە هاوڵاتی بە هاوسەنجی و بە یەکسانی خزمەتگوزاریەکانی تەندروستی پێ چاودێری تەندروستی سەرەتایی. ئێمە لە میانی سەردانمان بۆ شاری سلێمانی و چەند جارێکیش دووپاتمان کردەوە کێشەی کەمی دەرمان یان کورتێنان لە دەرمان کێشەیەکە کە ئێمە دوێنێش لەگەڵ بەڕێزان لە جەنابی وەزیری دارایی سەردانمان کردن لەگەڵ بەڕێوەبەرانی گشتی وەزارەتی دارایی و بە حزوری بەڕێوەبەرانی گشتی و بەڕێزان لە وەزارەتمان کۆبنەوەیکی هاوبەشی زیاتر لە 2 سەعاتمان کرد هەموو کێشەکان 9 بابەت تا 10 بابەتی گرنگ و هەڵپەسێردراو هەبوو و بەشێکیان بڕیاری باشی لێدراوە و ئالێت و ڕێنمایی جێبەجێکردن ماوە. ئەمانە هەمووی کێشەی دەرمان حل دەکات چونکە ئەمانە پەیوەندی بە شایستە داراییەکانی کۆمپانیەکانی دابینکردنی دەرمان هەیە بە تایبەتی بۆ دەرمانە ئەساسیەکان. بۆیە هیچ کێشەیەک لە ڕووی بودجە و تەرخانکردنی بودجە نییە بۆ دەرمان. کێشەکە کێشەیەکی نەختینەیە لە بانکەکانە کە وەزارەتی دارایی بەڵێنیان پێداین کام کێشەیە چارەسەر بکرێت. دکتۆر سەبارەت بوو منداڵی لە ساڵی 2017 نەشتەرگەرێکی بۆ جامدا دڵی کون بوو کێسە باوکی سکاڵای تۆمار کردووە دەڵێ نەشتەرگەرەکەی دڵی بۆ پڕ نەکراوە تو بڕی 4 ملیۆنیشی لە سندراوە. طبعا ئەمە دۆسیەیەکی کۆنا چەند ساڵێک بەر لە ئێستام دۆسیە لە ژنەی لێکۆڵینەوەی پێوەگەندراوە و ئەم دۆسیەیە لە دادگایە و ئێمە لە ڕووی یاسایی مافی نەخۆشەوە هەموو نەخۆشێک مافی ڕەخنە و تانەگرتنی هەیە لە هەر خزمەتگوزاریەک تەنانەت لە نەتیجەی لێکۆڵینەوەکانیش بۆیە بە هەندی وەردەگرین و ئێمە بە نووسراوی فەرمی هەر پێرێکە دوای ئەم بینینی ئەم کۆنگرە ڕۆژنامەی لایەن ئەم بەڕێزە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێرمان ڕاست پاردەوە بۆی بە دوواداچوونی لێکۆڵینەوەی زیاتر لەم دۆسیە بکە جارێشتر ئەم دۆسیە بجوڵێنێت و ئەم دۆسیە لە چێن دەرمافی نەخۆشە بێن ئێمە وەکو وەزارەتی تەندروستی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان
بەرژەوەندی نەخۆش و مافی نەخۆش لە پێش هەموو شتێک دادنێن هەرچەندەم دۆسیە لە دادگایە بەڵام ئەوەی کە تێبینیمان کردووە ئەم بەڕێزە دیارە بە نەتیجەی لێکۆڵینەوە یان بڕیارەکانی دادگا کە ئێمە چاوەڕوانی بڕیارەکانی دادگا دەکەین دادگای سەرەتایی بیان دادگای تەمیز بێ هەرچۆن بێ ڕێز لە یاسا و سەروەریەکانی بڕیاری دادگا دەگرین و مافی نەخۆش و بەرژەوەندی نەخۆش لە پێش هەموو شتێک دەبێت هێڵ یەکەمە لای ئێمە بۆیە ئێمە بە هەندمان وەرگرتەوە بە نووسراوی فەرمی داوای دووبارە کردنەوەی ئەم دۆسیێمان کرد. ماوەی بەر ئێستا ڕێنمایی دەرچوون دێخوازن قەدەغە کرا لە مارکێتەکانی هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا ئەو خواردانە لە مارکێتەکان بوونیان لیژنەیەکی تایبەتان نابێ یان بۆ بڕیاردان ناچنەوە بۆ ئەو خواردن خواردەمەیانە بە تایبەتەوانی منداڵان و قەدەغە بکرێن بە یەکجاری ئێمە بەڕێبەرایەتێکی تایبەتمان هەیە لەناو وەزارەتی تەندروستی ناوی بەڕێبەرایەتی تەندروستی هاوردەکردنی خۆراکە من دەمەوێت ئەوەتان بۆ ڕوون بکەمەوە کە بابەتە خۆراکیەکان خۆراک و خواردنەوەکان واتە خواردنەوەی وزە بەخشیەکانە خواردنەوە پولەکانە خواردنەوەکانی گازیە هەر جۆرێک خواردنەوە تەنانەت ئاوی خواردنەوەش هەموو ئەمانە لە دەسەڵاتی بەڕێبەرایەتی گشتەکانی تەندروستیە کە ئەوانیش ئەم دەسەڵاتە زیاترینیان لە بەڕێبەرایەتی خۆپاراستنی تەندروستی و لە سەر سنوورەکان و لە دەروازە و لە فڕۆکخانەکان دەسەڵاتی هاوردەکردن و پێدانی وڵەتی هێنانەژیرۆی ئەم مادە خۆراکی و خواردەمەنیانیان هەیە بەڵام 4 تا 5 بابەتی زۆر گرنگەیە کە ئەمانیش مادە خامەکانی کارگەکانە خواردنەوە پولیەکانە هەروەها براندەکانە ئەوانەیە کە براندی نێودەوڵەتین و بنەماکانی یاسای عێراقی ڕەنگە هەندێک جار جیاوازی هەبێت و هەروەها شیری منداڵانە لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکەی هەستیار کە یەکلانە بێتەوە تەنها ئەم 4 بابەت ئەگەرنا بە هەزاران بابەتی دیکە لە دەسەڵاتی دەروازە و فڕۆکخانەکان تەندروستی و یەکەی تەندروستی لەوێن دەسەڵاتیان پرسیاری بەڕێزت وەکو ڕۆتین ڕۆژانە هەر بابەتێک تیمەکانی پشکنین و چاودێری تەندروستی لە ناو هەموو شارەکان لە قەزان ناحیەکان هەیە و تیمێکی مرکزیش هەیە لە وەزارەتی تەندروستی سەردانی بازار و شوێنە گشتەکان دەکەن هەر بابەتێکی خۆراکی هاوشێوەی دەرمان هەر بابەتێکی خۆراکی کە بەدەر لە ڕێنمایە تەندروستیەکان بەدەر لە مۆڵەت واتە ئیجازەی هاوردەکردنی نەبێت ئەمە ئەم بابەتە ئێمە ناڵێن بابەتێکی ناتەندروستە دەڵێن بابەتێکی نایاساییە نافەرمیە تۆمار نەکراوە هەر کاتێکەوە ئیشێکی ڕۆژانە لیستەکان دەردەچێت و ئەم لیستانە بڵاو دەکرێتەوە بۆی ئەوانەی تۆمانی نەبێن خۆیان تۆمارکەن چکە بە تۆمارکردنی خواردن سەلامەتی خواردن کوالیتی خواردن ڕەچاو دەکرێت و ئەم بابەتی بەڕێز بازەکەی بۆ مادە کۆلیەکان هەبووە بۆ شیرەکان هەبووە بۆ چەند مادەیەکی نەستەلە و خۆراک و شیرنەمەنیەکان هەبووە و لە کاتی خوانە خواستە کە تێبینیەکە بێ لە ئاستی جیان لە ئاستی ناوخۆ لەسەر هەر خۆراکێک بۆ نمونە چەند مانگێک وەر ئێستا لەسەر جۆرێک لە جۆرەکانی نەستەلە لە ڕووی نێودەوڵەتیەوە تێبینی و هێمای پرسیار هاتە سەری لە ڕووی کوالیتیەوە ئێمە ئەم بابەتە بە هەند وەردەگرین و ڕای دەگرین بۆ ماوەیەکی کاتی ئەم بابەتێک کە ڕادەگرێ مانایوانی ئەم بابەتە جارێشتر نابێت کە خۆی تۆمار بکە ئەوراقی مەزبوط بێت و ببێتە خاوەنی مۆڵەت و ڕێگەپێدان بە دڵنیایی ئەو کاتە بە فەرمی دەکەوێتەوە بازار.